خۆمان بە کوژ دەدەین لەسەر کاک شاسوار. پاراستنی گیانی کاک شاسوار لە ئەستۆی بافڵ تاالبانی و قوبا تاالبانیە. دەستگیرکردنی شاسوار عەبدولواحید کردەوەیەکی مافیاگەراییە. هێزێکی یەکێتی شاسوار عەبدولواحیدی ڕفاندووە. ئەمانە گوتەی جوڵانەوەی نەوەی نوێ و فراکسیۆنی نەوەی نوێ لە پەرلەمانی کوردستان و سیروان منتق بەرپرسی ڕێخستنی نەوەی نوێ لە هەولێر کە دوای دەستگیرکردنی شاسوار عەبدولواحید پەیامیان بڵاو کردەوە. دوێنێ شەو گۆمەکە تەواو شڵەقە. شاسوار عەبدولواحید بە بڕیاری دادگای کەتنی سێ سلێمانی لەسەر فەرمانی ژمارە 251 کاف 2021 دەستگیر کرا. بڕیارەکە لەلایەن دادوەر کەماڵ ڕەضا ئەحمەدەوە دەرچووە. بڕیار وابوو ئەمڕۆ دادگای بکرێت. کەچی ئەم بەیانیە ئەمەش گۆڕا. دادگایەکەی بۆ 21 ئەم مانگە دواکراوە تاوەکو 24 مانگیش دەست بەسەر تەوقیف دەبێت. گوتەبێژی پۆلیسی سلێمانی دوای دەستگیرکردنەکەی ئەم زانیاریانەی ئاشکرا کرد. بەڵام نەخۆی هۆکاری دەستگیرکردنەکەی شاسوار عەبدولواحیدی ئاشکرا کرد و نەوەڵامی ڕۆژنامەنووسانی دایەوە. ئینجا شاسوار عەبدولواحید لە بەغدا بوو. دەیزانی دەستگیر دەکرێت. لەو ئەملا هەواڵی بۆ چوو بوو. بۆیە هەر لە بەغداوە پێش گەڕانەوەی ڤیدیۆیەکی تۆمار کردبوو لە ڤیدیۆکەیدا دەڵێت من هەر دەگەڕێم بۆ کوردستان ئەگەر ئیعدامیشم بکەن. من نە پیاوم کوشتووە و نە سەروەتی وڵاتم نووسیوە. من هیچم نەکردووە. حیزبی دەسەڵاتدار دەیەوێت بۆ کەمپەینی هەڵبژاردن من نەگەڕێمەوە سلێمانی و من تەسلیم نابم. بە دۆداچوونم بۆ هۆکاری دەستگیرکردنی شاسوار عەبدولواحید کرد. کاکە بۆم دەرکەوت سەرۆکی جوڵانەوەی نەوەی ماوەی زیاتر لە 6 ساڵە چەندین سکاڵای لە دوشتەمار کراوە. گەچی دادگایی نەکراوە و دۆسیەکانیش داخراوە. اینجا سکاڵاکان بۆی پشکەکانی هاوڵاتیان لە چاویڵان قەرزی کۆمپانیا و خەڵک ناوزڕاندن و پەیدی سێبەرن. ئێستا ئەم سکاڵانە نوێ کراونەتەوە یەکێک لەوانی سکاڵای تۆمار کردووە شادی نەوزادە. ئەمەیە شادی نەوزادە ڕەنگە بیناسن. چونکە لە خوڵی ڕابردووی پەرلەمانی کوردستان ئەندامی فراکسیۆنی نەوەی نوێ بوو. دواتر پەیوەندی بە یەکێتی کرد. شادی نەوزاد هاتە بەردەم کامێراکان و گوتی شاسوار عەبدولواحید لە ژوور و ماڵەکەی من کامێرای چاودێریدانەوە. بۆی ئەوە من چیتر پەیوەندیم بە جوڵانەوەی نەوەی نوێ نەمەوە سکاڵای لە دشت تۆمار دەکەم. ئیدی شادی سکاڵای تۆمار کردووە تاوەکو ئێستا کەیسەکەی یەکلایی نەکراوەتەوە. ئێستا شاسوار عەبدولواحید لە بەڕێوەبەرایەتی پۆلیسی سلێمانی دەست بەسەرە و دیار نییە کەی ئازاد دەکرێت. چونکە بڕیارەکە وایە کە 21 ئەم مانگە دادگایی بکرێت و تاوەکو 24 مانگیش تەوقیف واتە دەست بەسەر دەکرێت. ئیدی هەموو چاوەکان لە سلێمانی. نازانین دوای ئەو هەواڵەی من چی ڕوو دەدات و چ پێشاتێکی نوێ دەکەنەوە.